خوێندکارانی عزیز مامۆستایانی بەڕێز بینەران و بیسەران لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی زنجیرەی پۆدکاستی سلێمانی لە پەیمانگای سلێمانی. پۆدکاستی ئەمڕۆمان تاو جیاوازە بانگشتی سە لە خوێندکارە نمرە بەرزەکانی پەیمانگای سلێمانیمان کردووی ساڵانی پێشتر بۆ باسکردنی و ئەزموونی کە لە گەشتی خوێندنی پەیمانگاتیان پەڕاندووە. ئەچمە لای میوانەکانم زۆر بەخێر بن، گەورەتان کردین، سپاس بۆ ئەم دەرفەتە. نیاخان لە تۆ دەست پێکەم بە خۆناساندنێک فەرموو. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە جوانەی پەیمانگای سلێمانی کە پۆدکاستی سلێمانی بۆ ئامادە کردوین. سپاس بۆ هەموو لایەکە لەگەڵ ئەم ستافە جوانی پەیمانگای سلێمانی دوای دابڕانێکی زۆر لە خوێندن و تاقنی پۆلی 12 بە مامۆستایان و بە هەمان کەشی پەیمانگا و یادگاریەکانی ئاشنا بوومەوە. بۆ دەستپێکیش من نیاتەهام دەرچووی بەشی وەرگێڕانی زانکۆی سلێمانی لە کۆلێژی زمان، هەروەها لە ساڵی 2019 بۆ ساڵی 2020 خوێندکاری پەیمانگای سلێمانی بووم. زۆر خۆشحاڵم. زۆر بەخێر بن. نمەخانەی مەلای تۆ فەرموو. سڵاوتان لێبێت، منیش ناونماتەهایە وەکو خوێندکارێک لە ساڵی 2020 بۆ 2021 بەشداریم لە ئەم کۆرسی پەیمانگایە کردووە و الحەمدولیلا گەشتم بە ئامانجەکەم و ئێستا دەرچووی بەشی بێهۆشکاریم. منی وەکو یادگارێکی زۆر خۆش کاتێککە هاتمە ئێرە زۆر دڵم پێکرایەوە لەبەر ئەوەی هەمان هەستی ئەو کاتم هەبوو کە پێش 12 هاتم بۆی و الحەمدولیلا دوای 12 بە میوانداریەک چاومان پێیان کەوتەوە هەمان هەست. زۆر بەخێر بن. ماریا خان فەرموو. سڵاوتان لێ بجەماعەت، من ئەمڕۆکانە کە بەشداریم کرد زۆر دڵخۆش بووم، بەڕاستی کەشتێکی وا هەبوو. ئەمە زۆر زەڕورە بەتایبەت بۆ تەلەبەکانی ئێرە و بەتایبەت بۆ کوردستانیش جارە بەتایبەت کە پەیمانگای سلێمانی کردیەوە و دەستپێکێکی زۆر جوان بوو بە تەواتی لە کوردستان ئەتوانم بڵێم وەمە شتێکی زۆر زەڕۆیشە بەتایبەت ئەمێ دەستخۆشی بکەم لە ستافەکە لەشتان ساغ بێ و مادونە ناسانە بەڕاستی هەڵێکی زۆر جوانتان داوە لەشتان ساغ بێخوا. وەکو خۆناساندیش من ماریاتەها دەرچووی بەشی سەیدەلێم و بەشداریم لە خولی ئێرە کردبوو ئەلحەمدولیلا لە 12 و بەڕاستی هەوڵێکی زۆر باشیاندا لەوەی کە بکەم بە ئامانجی خۆم و ئەلحەمدولیلا ئێستاش لە ئامانجەکەی خۆم بەدەستم هێنا و سەرکەوتوو بوو. زۆر بەخێر بن دووبارە گەورەتان کردین. نیاخان پرسیارەکەم لە تۆیە، ئەمە بزانم کاتێکەمان بیر لە پۆلی 12کەن وەکو ساڵێکی چارەنووس ساز کراو، ینی بیر لە شتێکی زۆر گەوراکەنەوە لە بەزەخم و لەبەری کە پۆلی 12 پڕ لە ئاڵنگاری تۆ چۆن سەیری ئەماکی؟ زۆر ڕاستە، هەمومان کاتێککە بیر لە پۆلی 12 ئەکەینەوە تەواو ئەبێت بیر لە ژیانێکی زۆر تاواجیاواز لە ڕابرد و هەڵببژێرین. هەمومان وا بیرمان لەکردنەوەی کاتێکە لە پۆلی 12 بووین زۆرینەی خوێندکارەکان وا بیریان لەکردوێتەوە و تەسەووریشمان کردووە کە پۆلی 12 کە ئەڵێن ساڵێکی چارەنووس ساز بۆ لە بروی هەموو ئامانجەکانی داهاتووتی لەسەر بنیادەنیت. بۆیە زۆرینەی خوێندکارەکان کاتێککە بیر لە وشەی پۆلی 12 ئەکەنەوە ئەتوانم بڵێن زۆر لی ئەترسن، وەکو مۆتەکەیەک وەکو دێوزمەیەک بێت و کە لی بترسن ئەوان دوای بکەوێت و ئەمیش لی ڕابکات. بەڵێ بە ئەکیدی ئەتوانم بڵێم کە زۆر خوێندکار لی ئەترسێت، بەڵام بە دڵنیاییەوە کە ئەتوانم بڵێم هیچ ئەو دێوەزمە نییە کە خوێندکار بیری لە کاتە ئەویش بە ڕێگایەک کە پلانێکی بۆ دابڕێژیت بە سەرکەوتوانە دڵی بدرێتێ تاوکو ئەو ئامانجێشی کە هاتە بتوانیت هەم لە ڕێگەیەکی وەکو ئەوەی کە بتوێت ئامانجەکەتی لێ بدەنین لەگەڵ ئەو ژیانی کە ڕۆژانە خۆ بەڕێیەکەی بۆ بەدەستهێنانی پۆلی ئامانجەکان لە پۆلی 12 بیگونجێنین. زۆر ڕاست دەستەکانە خۆش بێت. نمە خانمە بزانم پۆلی 12 و دێوەزمە گەورەیەکە زۆر خوێندکاران بیری لەکەنەوە. ڕاستی بڵم ڕاستخان من لەگەڵ هەستی هەموو خوێندکارەکان چکم خۆشم خوێندکار بووم لە کۆتایی ئەتوانم بڵم چۆن لە ڕوانگەی خۆم با بڕوانمە پرسیارەکەی تۆ ئەوەزمونەی خۆم پێ پاڕێوم بەڕاستی خۆشم وەکو هەر خوێندکارێکی کە ترسێک لە ترسمانە بۆ قەلەقیمان هەبووە ترسێکم هەبوو تەنانەت شەو ناخەوتم هەموو ئەم ساڵ 12 پێویستەکە هەوڵی تاواتی دەم هەوڵدەم بە یەک جار بێ بڕۆم یان هەوڵدەم ئەو پلانانەی هەمە بە یەک جار پێ تێپەڕم و بەسەرکەوتووی یعنی ئامانجی کۆتایی بپێکم بەردەوام بیرم لەوە ئەکردەوە پێویستەکە لە خەڵکدا بڕم پێویستەکە تێکەڵی خەڵک نەبم و پێویستەکە زیاتر هەوڵەکانی خۆم بۆ هەوڵەکانم تێکۆشم هەتاوەکو بگەم بۆ ئامانجی کە لە مێشکمە چکم بەڕاستی
لە کۆتاییە هەمومان ئامانجێکی گەورە ئەو ئامانجێ لە مشکمان ئەکرێ بچوو بیا گەورە بێت بەڵام ئامانجەکەی من ینی کە ئەمویست هەوڵێکی هەڵ و مادووبوونێکی زۆری ئەویست و الحەمدولیلا لە دوای ئەوەی کە بڵم هاتمە ناو کۆرسەکە پێم وا بوو ئاسانترە بۆ من گەشتن بە ئامانجەکەم چونکە هەم لەو ترسێک کە لە دڵما بوو کەمی کردەوە هەم ئەو لایەنەی کەوا هەستم ئەکرد پێویستەکە لە خەڵک دابڕم و لە خێزانەکەم دابڕم وانە بوو بۆم ئاسانتر بوو وەکو بارێکی سەرشانی سوکتر کرد زۆر بەڕای من ئەو ترسە نەبوو کە هەڵم گرت بوو بە هەمان شێوەش بۆ پێیکە خۆمان هەمومانە کوتەلە بە پۆلی 12 تێپەڕێوین لەمیشە و ترسە هەیە بەڵامی ترکیا چتە ناو ساڵەکە و دەستەکەی بە خوێندن وانە دەسەکانە خۆش بێت نمە خانەمە بزانم چۆن بیرە لە پۆلی 12 کردوایی جامانجێکە هەبوو وەکو دەستپێ خۆت زانی کە پۆلی 11 تەواو ئەەکەیت ئیتر هەمووان ئەڵێن تاو پۆلی 12 و بەڕاستی کە پێت ئەڵێن پۆلی 12 تو ئەبێت پلانێکدا بنیت چۆن چیتە پۆلی 12 وەکو پلان من یەکەم شت پەیمانگام هەڵبژارد بەڕاستی هەستم کرد یارمەتیدەرێکی زۆر باش ئەبێت بزەبێت و تم هەم بۆ ساڵی داهاتوو ئەو ساڵێک ئەچمە 12ەوە بۆ من ئەبێتە دوو جار وەکو ئەبێت دوو جار ئەو منهەجەم خوێند بێت و ئەلحەمدولیلاش بەوش بە هەمان شێوە بوو و سەرتاک ئەچیتە مۆزوعەکە و زۆر قورسە بەڵام کە هات بەناو کەشکی پەیمانگا شتەکان ئاسان کرد شتەکانی ئەو نەبوو بە شتێکی ئاسایی بگرانی ئەو بابەتێکی ئاسایی وەرمانگرت ینی مۆزوعەکانیان خۆشتر کرد لامان ینی نەم ئەزانی دواتر کە تام ئاسانکاری لە پەیمانگا ئاکرێت بۆ تەلە بەپێژەکە داخڵینەکە بێت پێم وایە ئامادەکارێکی زۆر باشە زۆر باشانی بزەبت کاتێککە تەواوم کردم باشە کە پەیمانگام تەواو کرد و دەستەکەیتە بە ساڵی نوێ لە 12 باشە 12 چی قورسە ئەوەتانی خۆمیم خوێندویتر بۆچی ئەڵێن قورسە کە چوومەوە ینی مەکتەب شتەکە زۆر ئاسان ینی دووبارە ئەبوو هەنە جارکە مامۆسان شەرحیە کرد یان لەسەر کتێبەکانم ئەم نووسینەکانی پەیمانگام ئەهاتەوە بەرچاو ینی زەردەخەنێکم ئەکرد بۆ لەو کاتە بۆی هەبوو مامۆساکەم سوعبەتێکی خۆشی بکردایە بزەبێت ینی ئەیود لە سایاسە بوو وشەی وزاریمان زۆر بەکارهێنا و بە شێوەیەکیش کە بەکارمان ئەهێنا ئاسان ینی خۆشتر ئەبوو مامۆسا بۆی گرین بە سوعبەتێکیان شتەکە زۆر خۆشە بوو نەک بووی بڵێ وزاری ئەمە هاتۆتۆ زۆر گرنگە بۆ یەکەرین بە سابەتێک بە شتێکی پێکەنینە لە منهەجەکە کە ئاچینەوە مەکتەب ینی کە هاتە بەردەمان بە پێکەنینەوە ئەمان و مامۆستاکەمان لە پەیمانگا ئەو شتەی بەو شێوەیە باسکردتر هەم بە پێکەنینەوە شتەکەمان وەرئەگرت هەم شتەکەش وەرئەگیرا سەبتە بوو بە شتێکی قورس نەئەچوە مێشکمان بە شێوەیەکی ئاسان بە شێوەیەکی پێکەنینایی وەرمان ئەگرت خۆشمان زانین پۆلی 12 ئەوە بە شتێکی کە ئابایی باسی ئەکەن زۆر قورسە تۆ بیت لەگەڵ پێکەنینایان لەگەڵ شتێکی تەن ئامێزا باسی بکەیت ئەنی ئەتوانم بڵێم پەیمانگا زۆر لەوەگەڵ ئەوەیە من یارمەتی دەرێکی زۆر باش بوو بۆ من زۆر باش بوو هەم شتەکەش بۆ من دووبارە ئەبوویەوە تر شتەکە زۆر ئاسان وەرگیرا ئەلحەمدولیلا سپاس بۆخوام وەکو زیادەیەک بۆ سەقسەکانی ماریدان وەکو ئاماژەی پێدا ڕاستی بۆ نمونە ئەمانەیە کە هەوڵ بدەین بۆ ئەوەی ئامانجێک بپێکین هەوڵ بدەین بۆ ئەوەی کە پۆلی 12 لە لای خۆمان ئاسانکەین بەڵام دەستپێکێک بۆ بڕیاردان لە ئەوەی کە چۆن دەست بۆ ئامانجە بکەی زۆر زەڕورە لەکان بۆ نمونە گرنگە چۆن هەڵی ئەبژێریت بە دڵنیایەوە بۆ نمونە ئەزانین کە لەگەڵ کەوتینە هاوینەوە زۆرینەی پەیمانگاکان زۆرینەی شوێنەکان هەمویان ڕیکلامینەکەن دەستان بە ڕیکلامی خوان و ئەم شازە ئاخ دەرسە خوێنرێت و بۆنجۆران بەڵام شێوازی پێشوازیکردنی ستاف و ئەو پەیمانگای بۆ نمونە ئەو شوێنەی کە تۆ بڕیارە بۆی بچیت زۆر دەورە بینێت بۆ نمونە بەرچاوڕوونیەکانی ستافی پێشوازی ئەو شوێنەی کە تۆ بۆی ئەچیت چۆن منهەجە خوێنن چۆن دەست پێیەکەن چۆن مامۆساکان پەیوەندی لەگەڵ خوێندکار بەڕاستی ئەزبوونەکانیشیان زۆر دەوری هەبوو زۆر ڕاستە چۆن خوێندکار ئەتوانێت پەیوەندی ڕاستەخۆ لەگەڵ مامۆسا ببەسێت لە کاتێکا کە ئەزانێت ساڵەکە زۆر قورسە بەڵام لە هەمان کاتیشا چۆن ئەو قورسی لە لای خۆی ئاسان بکات بۆیە بە دڵنیاییەوە ئەو شوێنەی کە هەڵی ئەبژێریت لەگەڵ ئەو شێوازی ڕوونکردنەوەی ئەو شوێنەی کە بۆ توی ئەکات زۆر دەور ئەبینێ ڕۆڵی هێلەوە کە ئایا ئەو شوێنە ئەتوانێت بۆ نمونە هەنگایەک نزیک بکاتەوە لە بەدیهێنانی ئامانجەکە یان بۆ نمونە بێوێت
هەنگیان دوورە بکاتەوە لە ئەو ئامانجەکە ئەدەوێت دەتوانێت. و بالضبط بۆ قسەکەی تۆش لە کوردستان مامۆسای باش ئەلحەمدولیلا زۆرن، بەڵام کە من ئەو مامۆستانەی ینی کۆنتاکتێکی باش لەگەڵ تەلەبەیە گونجەنیان بالضبط یان ئەتوانن هونەری ئەوان هەیە تەلەبە تێبگەێنن. زۆر مامۆستا هەیە بۆ تە مامۆستایەک هەیە هەموو یاڵێت خۆشمان ئەوێت ئەوە ئەتەکێتی وانەوتنەوەی لەگەڵ تەلەبەکەیان نزیکە، ینی وەکو پەیوەندیەکی هاوڕێتی لێ نەک مامۆستا و تەلەبە. ئەوە زۆر بەڕاستی تەسیری هەبوو لێرە و ڕۆڵێکی گرنگی هەبوو لە ئەزمونەکانی منە. دەستەکانە خۆش بێت نیاخان لەگەڵ تویان بنوانە من بزانم ئەزمموی دوای پەیمانگا و گەڕانەوە و خوێندکار کە خولی هاوینە دووەرگرتبوو بۆ قوتابخانە چۆن بوو؟ زۆر ڕاستە وەکو ماریا ئاماژەی پێدا بۆ نمونە ئەڵێن خوایان من بۆ نمونە ئەو 2-3 مانگێک کە لە پەیمانگا بووم یان ئەو 3-4 مانگێک کە لە پەیمانگا بووم ئەو منهەجی کە بۆم دانرا و وەکو پۆلی 12 کە ئەبێ بخوێنرێت من تاوم کرد. بەڵام ئێستاکانە کاتێک کە ئەگەڕێمەوە بۆ قوتابخانە چۆن بیری لێ ئەەکەمەوە، چۆن بۆ نمونە ئەو بابەتانی کە وەرم گرتوون وەکو قەڵەمێک کە خۆم ئەو دەفتەری کە پێنووسیوەتۆ چۆن بەکاری ئەهێنمەوە. بەدڵنیاییەوە ئەزمونونەکان جیاوازە بن بۆ نمونە من وەکو خوێندکارێکە بەشداری کۆرسەکانی هاوینی پەیمانگای سلێمانی کردبوو جیاواز ئەبێت لەگەڵ خوێندکارێکە کاتێکە هەمان هەردووکمان ڕاستە پۆلی 12 بووین بۆ نمونە من بەشداری کۆرسم کرد و سوودم لە وانەکانی پەیمانگا بینیوە، بەڵام خوێندکارێکی کە کۆرسی وەرنەگرتووە یان بۆ نمونە هیچ ئامادەکارێکی باشی بۆ پێشوازی لە پۆلی 12 نەکردووە بەدڵنیاییەوە جیاوازی ئەبێ. زۆر ڕاستە بۆ نمونە من ئەکرد کە ئەو بابەتانێکی خوێندوو من وەکو بەدیهێنانەوەیەک بۆ نمونەکە بەبیری خۆمی بهێنمەوە لەلام ئاسانتر بن، بەڵام بۆ خوێندکارێکە هیچی نەخوێن بێت تەنانەت بۆ ژینگەی پۆلی 12 کەمێک ئاشناو نەبوو بێت ئەکرێت زۆر قورس و گران بوو بێت. وەکو لەسەرتا ئاماژەمان پێدا ئەو مۆتەکەیە لەلای من بە مۆتەکە نەما بێتەوە وەکو ئەو شتێک زەخمی بیری لەکەم، بەڵام لەلای ئەو هێشتاکان لە قۆناغەکانی سەرەتایە بێت بۆیە زۆر جیاوازە لەلای من. دەستەکانە خۆش بێت ئەمەوێت بێمە لای تۆ بۆ پرسیارێکی وەکو خوێندکار چۆن مامەڵەت کردووە تاکو دڵڕاوکەی و قسەی خەڵک کاریگەری لەسەر دروست نەکا پێم وایە وانوەکو خوێندکار بوو مەرحەلاتێ پەڕێوین کە زۆر کاریگەری هەیە. من وەکو هەر خوێندکارێکی وەکو پێشم وتیت منیش درێزم هەبوو، بەڵام چی بوو بەژاریکردنم لە کۆرس بەڕاستی وای کرد ئەو ترسانم کەم بێتەوە لە پۆلی 12 و بە هەمان شێوە قسەکانی دوای بەژاریکردنم لە کۆرس و قسەکانی مامۆستاکەم بەڕاستی هەندێرێکی زۆر باش بوو بۆ من کە ساڵێکە ئەکری ئەو ساڵە من بیکەم بە ساڵێکی نخوە بۆ خۆم و تایە بتوانم هەموو هەوڵ و توانەکانی خۆمی تیا بسەلمێنم. ڕاستی زۆرێک هەبوو کە ئەیانوت لەو قەنەعەتانین بتوانیت بگەی بەو ئامانجی کە لە بێنشکدایە، بەڵام سەرباری ئەو هەموو قسانەی کە بەتایبەت لە کۆمەڵگەی خۆمانە چووکم بەڕای من شەهادە زۆر ئەخوێندرێتەوە لە چاو کەسەکانە لە چاو کەسێتی کەسەکانە توانم بڵێم مامۆستاکان کە ئەو قسانیان ئەو وشانەی کە ئەیانوت و لە دەمیان ئاهاتە دەرەوە وەکو گۆرەتی هاندەر بوو بۆ من و بەڕاستی ئەمە وای لە من ئەکرد کە قسەی خەڵک بێتە پاش هەموو ئەو شتانەی کە گوێم لێ ئەبێت لە ڕۆژانەیە. بەڵێ بالضبط و نەمەهێش بەڕاستی کارم لێ بکات. دەستەکانە خۆش بێت. ماریا خان پێ وایە خوێندکاری پۆلی 12 بە دەست بەرداری لە سایە 80 بۆ 85 ژیانی خۆی بێت بەشێکی زۆری بەس بێکە بڵێ من بەس ئەخوێنم. خوێندکار بەوا تێپەڕێوین کە ڕەنگە خوێندکارێک هەیە کاملەن و کولەن تاوی کاتەکەی دانێت و ڕەنگە ئەوەش نهێنێت کە خۆی ئێوێت، بەڵام خوێندکارێک لە مەقابلی ئەوە بمنە خشتەی دانا و لەسەر ئەوە ئەڕوات و بەڵام بەشی ئیسراحەت و کۆمەڵشتی تریشی دانا و گەشتە بۆ شیکە ئێوێت. تۆ چۆن لەوە ڕوانیت؟ من وەکو خۆم وەکو ئەزمموی خۆم بەڕاستی هیچ پشتم بە خشتە نەبست ئەزمموی خۆم نەم کردووە هەر کەسە و ینی ئەتوانین بایۆلۆجی جسمی هەر کەسێک جیاوازە هەر کەسێک هەیە بوون لە شاسە ئیپێکرێ هەیە لە ڕۆژە و دانانی لە سەعاتێک ئەو نەبوو ئەو سەعیە بکە ئەو نەیەک ڕێز وەرگرت بەڕاستی ئەو نەی مێشکە ئەخاتە سەر ئەوەی تۆ پەیوەندی بەجێت کردووە یاخود ناوە لە خەیاڵت لایەوە نییە. بالضبط ئەگەر نێشیکەیت دوای ئەوە قەلەقەبی خافەت ئەخوی ئەو نەی فۆکس ئەچێتە سەر جەدۆلەکە لەسەر سەعەکە نامێنێ و هەرشە ئەڵێت من سوودم لە جەدۆل بینیوە بەڕاستی ینی هەر کەسێک بۆ کەسێک جیازە بەس من وەکو خۆم هیچ پێویستم بە جەدۆل نەبووە، بەڵام ئەو کاتێک خوێندکار بوویت بۆ منە
کاتی تیا بۆ پشود وەرگرت بێ ئیسراحەتی کرد بێت بەڵێ، لە چوونە دەرەوەیەکت کرد بێت بەڵێ ینی کاتم بۆ داناوە بۆ منە بۆ خوێندنەکەم و بۆ ناخواردن یان بۆ چوونە دەرەوە بەڕاستی زەڕورە هەر سعیکردن سعیکردن بۆی مێشکی ئیسراحەتێک پێ بەڕاستی بێت. وەری ناگرێت ینی با نەڵێن کە ئێستا خۆمان لە بەشەکەیان پێش ئەوە با بڵین خۆ هەموو شتێک ئەبێت سنوورێکی بۆ دانی سعیکردنیش ڕاستە زۆر زۆر باشە ئەنی بۆ منە هەتا ئەو خواردن دکتۆر چەندێک ئاماژەی پێ ئەڵێت باشە بەڵام ئەویش ئەڵێت هێشتا بە حەد ئەبێت ئاو بخۆیتەوە سعیکردنیش بە هەمان شێوەیە ئەبێت کاتی بۆ دابنێت پاشان خۆشە گرنگیت ئەبێت گرنگی بە مێشکی خۆت دەی گرنگی بە جەستەی خۆت دەیت لە پاڵ ئەوانەیە تۆ ئەبێت هاوسەنگیەک بۆ پەیوەندی خێزان و دەرون و ئەو بۆنمونە ئەو جەنجاڵیشی ینی قسەی خەڵک لەلایەکە دەرونی خۆت لەلایەکە سعیەکانی خۆت لەلایەکە خوێندنەکە و لەلایەکە ئەو ژینگەی کە لەو ماڵا هەیە لەلایەنە هاوڕێکانی قسەی هاوڕێکانی قسەی مەکتەبەکە و ینی ئەمانە هەمووی بەڕاستی لۆدە بۆ سەر تۆ بەڵام کۆتۆتە سەروی چۆن تۆ ئەو لۆدە مامەڵی لەگەڵا بکەیت و ئەتوانم بڵێم لە پەیمانگا یەکەم جار ئەو ترسم شکێنرا کە چوومە سەرەتای 12 شتەکە بۆ من بوو بەیانیت بە وەکوا بێ بڵێ 2 ساڵیت ڕۆتینێکی ئاسایی بوو یعنی شتەکەمان لەگە خۆڵانە گونجاندە بوو تەلەبەکانش خۆیانش پرز ئەکرد دوانزەین یان جاری وا بوو لە بینی تەلەبەکانە هەبوو زۆر سەعیەکرد هەبوو کەم سەعیەکرد هەبوو ئەیوت من سەعیم نەکرد و هەبوو ئەیوت زۆرم سەعی کرد و هێشتا ئەو دەرەجەم هێناوە ینی ئەمانە زۆر ترس و قەلەقیەکە بۆ دروستەکە بەڵام کە لە پەیمانگا بوویت ئەو شتانە و تێپەڕاندووە ئیتر لە مەکتەب بەڕاستی ئەو شتە بۆ تۆ بێتەوە بە شتێکی زۆر ئاسایی و ڕۆتین تەنها فۆکسەچێتە سەر خوێندنەکە بەڕاستی من ئەڵێم پەیمانگا شتێکی زۆر باشە نەک بۆ ڕێکلامکردن بگرە بە چاوڕوونیەکت پێ لانی کەم ئەو سترێسا و کەم ئەکاتەوە چونکە زۆربەی زۆری 12 ئەوەی سترێسەکەیە ئەوەی سعیەکە نییە ئەنی تۆ کۆنتترۆلی سترێسەکە بکە سعیەکە ئۆتۆماتیکی ئەڕوا بەس بە مەرجێک خۆت کاتی بۆ دابنی ئەنی شتەکە ئاسایی ئەبێتەوە بەڕاستی سەکان خۆش بن مەخانەمە بێمە لای تۆ بۆی کاگەر کات بگەڕێتەوە بۆ سەرای پۆلی 12 شتێکیا چ هەڵەیەکەیە کارگیز ناتەوە دووبارێکێتەوە پێمان کوشارە بۆ هاڵ بەشە بۆریکێکتان ڕاستەکەیت بەڵام بەڕاستی پرسیارێکی گرنگە چونکە لە کۆتای هەمومان مرۆڤین و ئەکرێت ینی ئەکرێت لەو غەڵەتی کە کردومان سەرمای ڕۆژ بێت بەسەروانان بەڵێ بیڵێن هەتاوەکو چووکم ئەم پۆدکاستەمان بۆ خوێندکارانە ئێمە ئەیڵین لەبەرەوەی ئەوان بە هەمان ڕێژی ئێمانە ڕۆنووس ئەوان سوودی لێ ببینن بەڕاستی کاتگرتن بە سوۆشیال میدیاوە من ناڵم سوۆشیال میدیاتان بالم بێ وەکو ماریاخانیش ئاماژەی پێدا بەڕاستی من پێم باشە کاتێکی دیاریکراو هەبێ بۆ سوۆشیال میدیا بەڵێ ینی پێویست ناکات تۆ دانیشیت حتا ئەو شتەشی کە سوودە پێ ئەگەێنێت ئەو نە حەدی زۆری پێمە دەکات لە کاتی خوێندنەکەت بەرێت بەڕاستی لە کۆتایە تۆ 12 پێویستە بە کات و پێویستە بەوەیە کە منهەجەکە تەواو بکەیت چونکە تۆ ساڵێکی یەکلاکەرەوەی بۆ تۆ قەینا بخوێنە قەینا بچۆ دەرەوە بچۆ لەگەڵ خێزانەکە و کۆبەرەوە سوۆشیال میدیا بکە هەموو شتێکاتی خۆی پێ بدە بەڵام من وەکو خۆم بەڕاستی زۆر سوودم لەوە بینیوە کە موبایلم بەکار نەهێناوە یعنی بەکارم هێناوە تا حەدی دەرسەکانم باوەڕتان هەبێت لە دوای دەرسەکانم هەستم ئەکرد شتێکی زیادێ و هەنێکات لە کۆتای هەفتەکانە بەکارم ئەهێنا هەستەکەم ئەوە غەدر بوو لە خۆمم ئەکرد لە کۆتای هەفتەکانە کە بەکارم ئەهێنا سعی کۆتای هەفتەکەم ئەخستەوە بەردەمی ڕۆژی شەمە ها شێوی شەمە و بانی دەوامەکەیت وایلی ئەکردم شەو درەنگە خەوتم بە بۆنی سعیەکەوە و بەیانیان کە هەڵەسیتەوە ڕۆژی شەم و ڕۆژێکی نوێ سەرەتای هەفتەیە ئەو تەرکیزی کە پێویستە لە سەرەتای هەفتەوە هەو بێ بۆ تەواوی دەرسەکەت ئەو تەرکیزە پێویستەم نەبوو ئەو تەرکیزەکەمە لە هەر هەفتەیە کەمێک بڕۆ بەڕاستی لە ساڵەکە زۆرە بێت بۆیە من ئاماژە بۆ ئەدەم بە هیچ کات خوێندکار کات ئەو کاتی کە هەیەی ئەو خشتەی ئەو دەرسانی کە هەیەی نەیخاتە شەوی درەنگ و بەیانیان زوو یان مەبەستم لە چێ بانیان زوو ها بانیان زوو هەڵەسی و دوای ئەچی بۆ مەکتەبەڵی گەڵا پەس لە بانیان ساعتێکی کەم و هەڕۆم بۆ مەکتەب تەواو ئەوە نەکات و کاتێکی پێویست دابنێت بۆ بەکارهێنانی موبایل و سوۆشیال میدیا بەڕاستی سکان خۆش بێت یاخان تۆ
چ شتێکە بووە کە بمنە لە کاتی خۆتا کرۆتەتەوەکو ئامۆژگاری بی بۆ خوێندکارانەی کێسە سێرمانەکەن ئەیانێ سود بین بووی کە دووباری نەکەن و یاخود باشتر بتوان مامەڵی لەگەڵا بکەن وەکو پۆلی دوانزە بەڵێ. بۆ کە من ئەو کاتێککە بگەڕێمە بۆی کە خوێندکاری پۆلی دوانزە بووم ڕاستی ئەتوان بڵم لە ڕاستی و لە حقەتی ژیانی خۆڵان کەسێکم نە زۆر جدیم نە کەسێکم دایم لەگەڵ هەوڵدانی بەردەوامیشە ینی لە حەدی وەسەتا هێشتومەتەوە بە سپاس بەخوای گەورە توانیم ئامانجەکەی خۆمی لەسەر و زیادیشەوە پێ بگەێنم سپاس بەخوای گەورە لە فەزی خوای گەورە بەزیاد بێ سەبارەت بە ئەوەیشی کە بڵێم چی کە دووبارە ئەو هەڵە بێت نیکەمەوە زۆر کەسێک بووم هەموو شتەکانم تەخیر ئەکرد یعنی بۆ نمونە هەموو خەڵکارەکان و گۆزانن چ ڕۆژمان مۆڵەت هەبوو بە کاتی وزاری و پێداچوونەوە ئەتوانم بڵێم من سێ ڕۆژی کۆتایی سەعیم کرد چونکە هیچ ئیتیمادێکم بەسەر سەعیدکردن لە هەمان کاتی شاکاتی خوێندن لەگەڵ ڕۆژدوانی بەڵێ ئەوم هەبوو ینی ڕۆژانە بەردەوام پێداچوونەوەمە کرد بەردەوام ئەو بۆ نمونە داواکاریانی مامۆسایان ئەو چالەکانی ماڵەوەکە بوو ئەنجام ئەدایانی ئەو نەبوو کە بڵێن ئیهمالم کردبێت و لێ بترسم بەڵام خۆزگەم سێ ڕۆژ پێش ئیمتیحان کە کۆتاییم پێهێنا ئەوم نەکردە سێ ڕۆژ پێش دەستپێکی وزاری خۆزگە هەفتەیەک وایە لەبەرەوە هەموو کاتەڵێن بە خۆزگەم ئەو کاتە ئەگەر بگەڕێتەوە ڕێزی ئەو کاتاگرم کە ئەو ماوەیەکە لە بەردەماوە بۆ هەوڵ و کۆشش بە فیڕۆمدا بۆ هیوادارم هیچ شتە لەبێک نەڵێت بەڵام من یادەوەریم باشە و سپاس بەخوای گەورە هەموو شتەکانم تەواو کرد و ئەتوانم لە کاتی دیاریکەی خۆوە هەموو شتەکان بڵێمەوە و بینوسمەوە ئەوە نا ڕەجاءن ئەو هەڵەی کە من کردن خۆڵاتە لەوەی پیان نەڕاتەوە زۆر ناخۆشە ئەگەر ئەو کۆنمرەی من هێنام سپاس بەخوای گەورە کافی بوو بۆ بەشەکەی من بۆ لەبرێ و کاتێککە من بەخواستی خۆشم لە قانون وەرەگیران ئەتوان بڵم کۆلێژی یاسای زانکۆی سلێمانی بەڵام لەبەرەوەی کە من خەون و خولیاکی خۆم هەبوو کە ئەویش دواکەوتن و هەوڵدان لەگەڵ زمانی ئینگلیزی و ئاشنابوون بە زمانێکی جیاواز لە کاتەیە کە زمانی ئینگلیزی بوو بەڵام لەگەڵ ئەوە ئەڵێم کە ئەو ئامانجەم بەدەست هێنام بەڵام بە شەڵڵا تۆزە کاتێکم بەو تەرخام کردە با تۆزێک دەرەجەکەم زیاتر بە یقین ناکە کێشەم نەبوو قسەکان خۆش نمەخان ئەو شتانی کە تۆ کردو ببێ بە ئەزمون بۆ قوتابیەکان چییە؟ وەڵاهی سعیکردن ئەوە هیچ ئەوە پێویست ناکا کەس بڵێت هەتا خۆزگە زیاتر سعیم کردەیە ئەو گومانێکی نیە سعیکردن زەرری نابێت ئینشاءڵڵا بۆ هیچ کەسێک بەخوا وەک مامۆساسامە ئەڵێ هەنە جار سەرشکێنی بەس سعیکردن دایمە سوودیە وەکو مڕاجعە هەر لە ڕووی علمیشەوە شتێک دوسێ جار بڵێتەوە لە دوسێ کاتی جیازە تەواو چەسب ئەبێت وەکو هەناسەدانی لێ پێویست ناکات بڵێیت ئێستا پێویستە هەناسە بدەم هەڵی کێشبانی شتەکە ڕۆتینی لێت هیچ پێویستی بەوە نابێت بەس پێویستی بووە بە دوسێ کات دووبارەی بکەیتەوە ئەو شتێک کە دایمە ئەڵێم خۆم پشتگوێم خستە بوو لەو کاتەیە خۆم بوو ینی ئەوە ئیتیمامم لەسەر خوێندنەکەم بوو خۆمم پشتگوێ خستە بوو و هیوادارم هیچ کەسێک ئەو هەڵەیە دووبارە نەکاتەوە لە پەناست ئێکەتا خۆشە گرنگیت ئەبێ گرنگی بەوەش بدەی ڕاستە قسەی خەڵک زۆر کاری لێ ئەکا من جاریوا هەبوو ئەوەنە قەلق ئەبووم خوێندنەکەم ئەوە ئەم خوێنجارە بوو شەوان خەوم ئەبینی خەوما مامۆساسامان دەرجەی نزمی ئەدایە بدەستمیانی هەڵ ئەسام هەموو جارێک ئەموتەوە هەڵ ئەسام لەبەر تاریکی مێشکم ئازی ئەوەی نەئەدا بەس لە خەوەکە ترسا بوو هەڵ ئەسام مێشکم ئازیدا بوو سەعی بکە گڵۆب بەمەرجێ کە ماڵەوە هەڵەسان گڵۆب هەڵی نەئەکرد منیش لەسەر کتێب بوو نەزانی چۆن سەعیم ئەکرد مەبەستم لە چی خۆم تاڵ پشتگوێ خستە بوو ینی تەرکیزم ئەوە لەسەر خوێندن بوو بەڕاستی توانم بڵێم تەندروستیم تاو خراپ بوو لەو کاتە هەم لە ڕووی دەرونیەوە زۆر گرنگە تەندروستی زۆرمانەوەیە بسڵبێت لەگەڵ ئەوشا بەڕاستی من کە ئەوەی تەرکیزم لەسەر خوێندنەکە بوو بەڕاستی توانم بڵێم قسەی خەڵک بوو بۆیت کە ئەو دووشتە بەڕاستی هی ئەوە نیە پشتگوێ بکرێت لە پەنە خوێندنەکە تاکەن هەموو ئەڵێ خوێندن بەڵام نەڵم تەندروستی خۆشە تۆ هەر بخوێنە حەقی دوایەکەی نەبێت خوێندنەکە لە پاڵیا بەڵام تەندروستی خۆشە زۆر گرنگە و بەڕاستی سنوورێکیش بۆ قسەکان دابنێ کە پێت ئەڵێن من ناڵم جوابیان بدەرەوە و ئەم شتانە کە دەرەجەکە و هێنا ئیتر تەواو قسێکە و ینی پێش بۆ هەموو قسێ ناکات بە دەرەجەکە و هەموو وەڵامیانی زەوانە لە پاڵ هەر هەموو ئەو هاندانی ماڵەوە و مامۆستاکانی ئێرەش بەڕاستی هەڵێکی زۆریاندا ئەتوانم ئەو بڵێم ئەو کاتی کە نزیک بووینەوە لە پەیمانگە
لەگەڵ هاوڕێکەمە ئاو کورسێک هەمومان براین بۆ قاعەیەک ئەو کاتە هەڵە نەبم بەستە یاسین یەکەم بوو ئەوە ئیل بوو بە شانازیەوەی پەیمانگای سلێمانی بوو کاتێککە ڕۆشتین دانیشتین خەڵات وشتیان ئەدرا پێی منیش هەر لە پەنا هاوڕێکەما دانیشت بووم دەستیم کرد وتم فڵان کەس ساڵی داهاتوو من لەو جێگەیە ئەبم ئیتر ئەوە بوو بەهاندانێک بۆ من ئەلحەمدولیلا ئەتوانم بڵێم بۆ ساڵی دوایینتر منیش بوو یەکێک لەو کەسانی کە خەڵاتی ڕێزلێنانم لێدرا لە پەیمانگای سلێمانی پاشان ئەلحەمدولیلا لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی ئەزیزە بەدەستخۆشی بۆ پەیمانگای سلێمانی کۆرسێکمان بۆ کرایە بۆ فێربوونی زمان لەبەر ئەوەی ئەلحەمدولیلانی کەسێک بوون لەو تەلەبانە بوون کە نمرەی بەرزمان هێنا هاوڕێی باش و کەسی باش کە تا ئێساش پەیمانگای سلێمانی لەگەڵ پەیمانگا دەرەوەی پەیمانگا مامۆستاکان تا ئێستاکانە ئەوانەمان ئێرە چکە شوێنەکە دڵسۆزانە بوو هاوڕێی زۆر دڵسۆزمان تیاناسی ئەتوانم بڵێم هەتاکو ئێستاش کۆنتاکتمان هەیە یەک لەوانە کاکە نەهرۆ کاکە دایکۆ ئەوانیژێکێک بوون لە ئێمە ئەلحەمدولیلا بەیەکەوە کۆرسەکەمان تەواو کرد و ئەلحەمدولیلا بە نمرەی بەرزیش تێمان پەڕان ئەتوانم بڵم ئەمە شانازیەکە هەم لە پەنا خۆمانە بۆ پەیمانگاکاشمان بەڕاستی جێ شانازیەکە هەموو جارێک ئەڵێم لە پەیمانگای سلێمانی بوو پێ ڕیکلامکردن هەر شوێنێک بڵێ لەکوێ بووی ئەڵێم پەیمانگای سلێمانی ناڵێم ئاوا باشە و ئاوا باشە یەکسەر نمرەکەم خۆی شایەتی بوو ئەوە ئەدا پێسەبێت و ئەتوانم هەر جارێکە باسی پەیمانگاکەم هەموو جارێکەڵم ژینگەکەی زۆر زۆر مرتاح چکە پۆلی توانزە خۆی قەلەقی بوو بەڕاستی ژینگەی ئێرە زۆر مرتاح بوویتیا هێورکەرەوەیەک بوو کەوای لێ نەئەکردیت بترسی لە دوانزە ئاسانی ئەکرد لەگەڵ منهەجەکە ینی پەیوەندێکی هاوڕێتیانە لەگەڵ مامۆستای ئەوە شتێک بوو زۆر زۆر ئەتوانم بڵێم لە سەرەتای خوێندنم هەتا هاتمە پەیمانگانم ئەزانی پەیوەندی تەلەبە و مامۆستا ئەبێت بەو شێوەیە بێت زۆر زۆر شتێکی کاریگەر بوو بەڕاستی لە ژیانی خۆمە دەستەکان خۆش هەمیشە کۆششەکەم بەردەوام بەبێ ماندوو بوون پرسیارەکان شکارەکەم و بەردەوام بە دوای وەڵام ئاگەڕێم خۆم لەگەڵ خۆم قساکەم و کۆششیش ئەەکەم بێزارم لەوەی کە بە جوانی تێناگەم کاتەکەم بە خێرایی دەڕات و من هەست بە گۆڕانکاری ناکەم کێ نمرەی بەرزم بۆ مسۆگەرەکات وزاری ئەزمونە گەورەکە نانانانە من ناتوانم دیە کێشەی ئەوەت هەیە بە جوانی لەوانەکان ناگەیت بێزارم پەلە بکە کاتەکانت بە فیڕۆمەیە ئەی چی بکەم لەگەڵمان وەرە بۆ پەیمانگای سلێمانی و کلیلی سەرکەوتنەکانت بەدەست بێنە وا هاتم بۆ پەیمانگای سلێمانی پۆلی 12 ساڵی دیاریکردنی داهاتووی خوێندکارە بۆیە دایک و باوکی ئازیز کاتە بە نرخەکەی منداڵەکەت لە دەزمەدە و ماندووبوونی چەند ساڵی بە فیڕۆمەدا بیهێنە بۆ پەیمانگای سلێمانی ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی پرسیارم هاوبەشەکەم بە هەر سێکتام مامۆستاکانی پەیمانگای سلێمانی لە ڕووی تێگەشتن و بۆی خوێندکار چۆن بوون سەرتاژێمە لێتەوە مامۆستاکانی پەیمانگای سلێمانی سەرەتا دەستخۆشیم بۆ هەر هەمویان هەیە بۆ ئەوانیشی کە بۆ نمونە ڕۆژێک لەم پەیمانگای وانەیەکیان فێر کردوم وانەیەکیاندا و پێم لەگەڵ کۆرسەکانیانە بەشداڕوم لەگەڵ ئەو مامۆستایانەیشی کە بەهۆی جیاوازی بەشەکانمانەوە نەمتوانیوە لە خزمەتیان نابم زۆر سپاس بۆ هەر هەموو ستافەکەیان بۆ ئەو گروپە جوانەی کە ئەو کاتانێک کە من لەم پەیمانگا بوو ناسی و من کۆشش و هەڵ و ڕۆژانێکی پڕ یادگاری و خۆش و جا ناخۆشیش وا بڵێم کە لە ئیمتیحانە بۆ مامۆستا کویزێکی ئەکردین باش نەبووین ئەوەش یادگارێکی ناخۆش بووم خوای گەن ئەو شتە مامۆستا پێوتین ئەوە ناوێت قەلبیتان بچێتەوە ئەگەر ئەوتان بیرچەوە هەمانە بەبێ کتێب هاتوونەتە ژوورەوە زۆر ناخۆش بوو بۆ شتێک کە مامۆستا پڕ بەدڵ پێی ئەوتی ئەو تاو لە مەشکمان چەسپی و بیرم ناچێتەوە بەڵام لە ئیمتیحانە لەگەڵ هاوڕەکانمان دانیشتیم ناقەشەمانە کردم ئەو خۆی وتێتی نابێ بیرمان چێتەوە سپاسم بۆ هەرامیان هەیە دەستخۆشیان لێ یەکەم خوای گەورە تەمەن درێژیان کات و سپاس ئەیان ئەەکەم دووبارە کە توانیانێت جیلێکی سەرکەوت و پێشەنگ و چەندین بەشی جیاواز بۆ کۆمەلگاکی پێشکەوتوتر پێشکەش بکەن سەبارەت بە مامۆستاکانیشیان ئەتوانم بڵێم لەبەر ئەوەی کە جیاواز بوون پەیمانگاکان هەر لە پێشوازیەکانەوە تەنانەت شێوازی پرۆسسینی خوێندنیان شێوازی داڕشتنەوە و
دیزایانی ئەو بەرگ و کتێب و شتانی کە بۆ نمونە ئەو ئامرازانەی کە بۆ ئێمە لە کلاسە بەکاریانە هێنا زۆر جیاواز بوو، زۆر پێشکەوت و جیاوازیش بوون. یارمەتی دەرمان بوو بۆ نمونە ڕۆژانێکە تەنانەت بۆ نمونە ئێمە ئەگەر بگەڕێنەوە لە سەرەتای پەیمانگانمانەوە کە بڵین 2 مانگ بۆ 3 مانگێک لەگەڵ پەیمانگا بوو بین، ئەکسەریان تاک و وزاری لەگەڵیان شابوو بێتین، ئەوە دەورێکی گرنگی بینیەوە. بەڵام کاتێک کە مامۆستا ئەچوینەوە کلاس، مامۆستا بە شێوازێکی جیاواز ئەچوینەوە پۆل بابەتەکانی بۆ شەرح ئەکردین. ئەموو مامۆستا جا من یەکێک لە مامۆستا بەڕێزی ئەزیزانە مامۆستا سامان عەبدوڕەحمانی بیرکاری بوو لەگەڵ مامۆستا گۆران، مامۆستا نەریمان ئەو کاتەش کە لێرە بوون عەرەبی پێ ئەوتینەوە. زۆر یعنی کەشێکی جیاواز و خۆش بوو کە پێیان ئەوتین ئەمانوت تەواو ئەوە لە مەشکمانە. جا ئەو بابەتانی کە بۆیان دانین لە کلاسە ئەیانوت ئەوە بنووسن 100% وزاری هاتووەتەوە. ئەو زۆر خۆش بوو، ینی ئەمان توانی لە کاتی وزاریە بیرمان بکرێتەوە کە ئەچینەوە کلاس ئەمان و ڕاستە مامۆستا ئەو بابەتی بۆ شەرح کردین، بەڵام نا ئەوەی پەیمانگەی سلێمانی مامۆستاکە چونکە بە ئەو پەڕی متحەماسەوە داوێتی بە تەلەبەکانی وتووە زۆر بە یەکسەر لەگەڵ یەکە میوێنینە بیرە ئەکەوێتەوە. تەنانەت ئەگەر لە وزاری شابیری کەوتایەتە ئەموو ڕەحمە لە مامۆستا بێ بخوا ئەو پرسیارەکەوتی بۆی بەپێکەنینەوە، ینی ئەم کردە بازنەوە، ینی چکە بە بابەتێکی خۆشە، ینی چیرۆکێکی کە لە وزاریە بەپێکەنی ئاین بە زەردەخەنەوە ئەم کردە بازنەوە یەکسەر ئەو مامۆستا لە دەقەکە ئەوەی وتووە لەگەڵ چیرۆکەکە دەمج ئەبوو شتەکە. زۆر خۆش یادگاریەکانی ناو پۆلمان یان بۆ نمونە ئەو شازادێکی خۆشی بیرسانمان بێ لێرە زۆر بەڕاستی پڕی بوو لە یادگاری ڕاست بۆ کۆڵەت بۆ دەرس خوێندن ئاهاتی، بەڵام ئاهاتی لەگەڵ هەر ڕۆژی کەشە ڕخسەندراوە پێم وایە لێرەکە ئەو تایبەتمەندی هەیە لەگەڵی کە کەشی خوێندن ڕخسا و کوتریش ئەم شتانە کراوە بۆ ئاسان کەشێکی زۆر تایبەت بوو کە بۆ خوێندکار هەست قەت بە نامۆیی ناکرد. بۆ نمونە قەت هەستی ناکرد کە تۆ بۆ نمونە لە تەلەبەیەکی جدیات و هیچ بۆ خوێندن نا ڕۆژانە چالاکی جیاواز هەبوو. بۆ نمونە ڕاستم گرتنێکە هەمومان ئەچین لە بەردەم ئۆفیسی خوارە دانیشتین هەمومان پێک ئەگەر بۆ من لەو کلاسیشانە بوونە لەگەڵ مامۆستاشانە بوونە ناقەیناکە حەزەکەین بەخۆ مامۆستامان زۆر خۆشە ئەچین ڕستێکی لەگەڵەگرین زۆر خۆش بوو یادگاریەکانی یان بۆ نمونە ستافی ئیدارە زۆر قسە و بۆ نمونە هەڵسوکەوتەکانیان زۆر جوان بوون لەگەڵمانە کە لەگەڵیانە ئەکردین. لەوانەیە هەمومان بڵین تەمەنێکی ئەو کاتەمان 1970 بوو بێتین تەمەنێکی تا ئەتوانم بڵێم زۆرترین ئینەرجیمان هەبووە، زۆرترین تاقە و زەمان هەبووە کە سەرفی بکەین. بەڵام کە ئاهاتینە پەیمانگە خوێندن کەشی هاوڕێیانە بۆ نمونە پەیوەندی مامۆستا شتێکی تەندروست بە شتێکی تەندروست بە شتێکی ئەکادیمی و پەروەردەی خوێندکارکەیە بۆ خوێندن لەگەڵەوەشان مرتاح بێ بۆ لەو ژینگەی خوێندن لەگەڵ ئەوستافە لەگەڵ ئەومامۆستایانە ئاسانتر شتەکان تێ بەڕێ و کاتە زۆر باشە. بەڵێ بۆ سێری ئەگەر سێری ئەوەش بکەین هەر بۆ پرسیارەکەی جەنابیان من دیخەتم ئەدا ئەو کاتی کە لەگەڵ مامۆستاکانە ئاهاتینە دەرسەوە مامۆستا ئەگەر بیستە شتێک بوو بە نیشانە لە مێشکمانە و لە کاتی وەزاریە قەدەبیمان نەچێتەوە پێی ئەوتین ئەمە لەبەرکەن ساڵی کفتە بارانەکە هاتەوە دقیق پرسیارەکە ئاها لە مێشک تا لەبیرێ نەئەچوێ ئەو شتان زۆر خۆشویان لەگەڵ ڕێزم بۆ مامۆستا ئەکرم زۆر ئەمە بە جوانی دەرسەکانی تێ ئەگەیانی نەتەوی یعنی لەبیرێ نەئەچوێەوە یاساکانی پێ ئەوتی یاساکانی بە ڕستەیەکی کوردەواری پێ ئەوتی سەرباری ئەوەی کە یاساکان بۆ نمونە بە 2 پیتی ئینگلیزییان بە شازەکە نازانین لە کوێشەوە هاتبێت کۆمەڵک تەکنیکاری شێوازیوانەوتنەوەیە پێبەت بە خۆیان پێڕەویان کردو بۆ ئێمە ئاسانتر بێ ئەیکرد بە ڕستەیەکی کوردی بۆی لەبیرمان نەچێتەوە یانە مامۆستا ئاسۆی فیزی ئەجا من لەگەڵ هەموو مامۆستاکانە بەڕاستی وەکەڵەت دەرسم یادگاریم هەیە و دەرسم لەگەڵ یاڵا خوێندووە مامۆستا قسەی مامۆستا ئاسۆم بیرە ئەوێت لەبری ئەوێ بڵێ نۆ ڕیاکشن ئەوێ نورا ڕەشیدی یان شتەکانمان بیرە هاتەوە نۆ ڕیاکشنە ینی تەواو شێوازی پرسیارەکە چی بوو باوەڕ ئەەکەی نەمەوە نۆ ڕیاکشن لە ئیمتیحانێکسەر نورە ڕەشیدە ڕێک ئاوایی ئەمۆتەوە یانە مامۆستا گۆران ئەیوت خواسەیکەن گەندەڵی مەکەنجا ئەم قسەکەی ئەمە لە لام یعنی جوان بوو خۆم سعیم ئاکرد ئەمە نەما جوان ئەمە لەبەرکە خوا گەندەڵی تیامەکە ئیتر شتەکە لە مێشکمە زۆر بە جوانی ئەچەسپا پێم وا بوو کە بەڕاستی ئەوانە منیان گەیان ئەم قسانە منیان گەیان بۆی کە منهەجەکەم بیر نەچێتەوە منیان گەیان بۆی
ئاسانتر شتەکان بەڕاستی و هەم خۆشیشتی پەڕێنی و خوێندکار مشک و معقد نەبێت کاتی زیادەم لێ نەڕوات ینی زۆر زۆر خۆش بوو ئەوانە بۆ من لەگەڵ ئەزمونکردنم لەگەڵ مامۆستاکانمەوە بەڵام ژینگەیەکی تاو جیاواز بوو خوێندکار زۆر خۆش مامۆستا هاوڕێتی پەیوەندی جیاواز زۆر خۆشبانی جاری وابوو ئەموو کە تەواومە کردم زۆر زوو تێپەڕی کوێ ڕاتەواو بوو ئەنی منهجەکەش تەواو بووی لەگەڵ یا چکە بە خۆشی تەواو بوو شتی خۆش دایمەمان و زۆر زوو تێپەڕی کوێ ڕابوو بە منهج تەواو بوونی ترەوە ساڵەکە دەستی پێکرد بەڕاستی جەوەکەی زۆر زۆر خۆش بوو بابکە ڕاستخان کاتێککە بە ئێرە ڕۆشین ئەو نەبوو تاو ئێمە الحەمدولیلا دوانزەمان بڕی بوو دەرەجەمان هێنا بوو ئەو بەشانە تقریبن ئەیانوت وەرئەگیرێ وەرناگیرێ زۆر زۆر سترێسی ئەوش بوون لە دوای زانکۆ لە دوای پۆلی دوانزە بوو بوون بەڵام کە ئەڕۆشتین بۆ نمونە بەلای پەیمانگام تخوا بۆستن هاوڕێن با بچین سەرێکیان نەدەنگزان هەرکی لێ حەزەکەی چەند مامۆستاکان پێدانی ئەگەر بۆ پەیوەندی هەیە لە پەیمانگای سلێمانی کە خوێندکار لە دوایەوە شۆ ئەکرێت بە زۆر ڕاست ژیرامها لەگەڵ یا هاوبەشی ئەەکەن دواتر نەگوڵی خۆکو خوێندکار لەو ساڵە و دواتر تاو یەک ناگرنەوەوانە بۆ پێسەوە پێ و پەیوەندێکی بتەمجان هەیە مشتێکی جوانە ئەتوانم بڵێم بەڕاستی ناوی مامۆستاکاوێکی زیندەزانی نەهێنا مامۆستا کاوە ڕێز و سڵام بۆی هەیە ئێستش ببینم بەڕاستی یعنی نازانم چۆن ڕێزی ناودڵی خۆمی بۆ دەربڕم یەکێک لە قسەکانی ئەو بوتی نەما پشتم پێت بەستوە ینی بەڕاستی ئەو وای کرد کە من سەرباری ئەو ئامانجی کەرەمێشکمایە زیاتر هەوڵی بۆ بدەم ینی ڕاستی بڵم 100% و دەرەجەی فول نەبوو بەڵام ئیلا بەشێکی تۆبیم هەڵبژاردە بوو لە مێشکمەوە سپاس بەخوای گەورە کە گەشتم پێ و بەشی بەکالۆریۆس شادی بەکالۆریۆسم لە بەشەکەمە هەیە ینی بەڕاستی ئەو قسانی مامۆستاکاوە نەبێ و ئەو زیندەزانی کە بە جوانی تێ ئێگەیانین وام ئەزانی کە تەنها لە بەشی تووبیە بیمۆ نەمەزانی ئەیان و فیزیا و ژیان بەڵام زیندەزانی و ژیان بوو بۆ من بەنسبەت منەوە لەبەر ئەوەی کە ئامانجەکەی خۆمم لە زیندەزانیا ئەبینی و ئامانجەکەی خۆمم لە بەشێکی تووبی باڵم بەشی بایۆلۆژی ئابینیەوە بەڵام سێرم ئەکرد کاتێک کە مامۆستا ئەو قسانەی ئەکرد بەراوردم ئەکرد لەگەڵ هەوڵ و توانەکانی خۆماکە ئیلا هەرە بێ بەشێکی تووبی بێت ئەو عیلمە زۆرەی کە بۆ مامۆستا بوو حەزمەکرەوە عیلمە هەمووی ڕاکێشم بۆ خۆم بەس لە بەشی تووبیشە ئەوە مەبینیەوە الحەمدولیلا زۆر زۆر کاریگەریان لەسەرم هەبوو ئەمتوانی تاو بی پێکەم ڕاستخان لە هەمووی خۆشتر کە بۆ نمونە وانەکانمان تەواو بوو ئەوەنە لەگەڵ مامۆستا ئەگەر پرسیارمان هەبووە ئەچین پرسیارمان لێ کردیان بۆ نمونە هەر حەزمانە کرد بچین بۆ ئیدارە دابنیشین زۆر شتێکی خۆش مامۆستای گەندەڵی نەکەن بەخوا دەرەجەی ئەو نە بۆ تۆ داناوەجا دوایی ئەگەر بۆ نمونەیەکێکمان زۆر هەر بووینایان بۆ نمونە زۆر حەزمان زۆر زۆر خۆشە ئەگەر حەزمان بۆ نمونە لە کلاس نەبووایان نەچینایەتە ناو کلاسەکە و وانەکە و مۆزوعەکە بڕۆشتا زۆر ڕاستە زۆر زۆریش ناخۆش بوو بەڵام دوای کەڵەکە بوو لەسەر خوا مامۆستای بەخوا تۆ گەندەڵی کردو نەهاتیتە ئەمانەوە ئەو گرنگی شەبزانە هێتەوە لێ بەشی خۆی هەر گرنگیەتی تایە هێتەوە ئەو تۆ سفر هێنی دەسەڵ ئەوەی تر تاوان سایت لەولا بوون کوڕێک وایە بەخوا مامۆستا سەرونەوەتم بۆ خۆم داناوێتی سپاس بەخوای گەورە کە ئەهاتینەوە لە کاتی فستیڤالەکانە کۆ ئەوبووینەوە کە ئەو ئیڤێنتە جوانانەی کە پەیمانگا ڕێکیانە خست بینیتانەوە ئەو زۆربەمان کۆبووینەوە هەمومان کۆبووینەوە بارەکە لە کلاسێکا پێما بێت تقریبا 8 بۆ 10 کەسمان توانیمان الحەمدولیلا لە ئاستێکەوە کە ئێمە وەک ساڵی پێشوو وەک ئیڤێنتێکە بەشداریمان کرد دانیشتین سێری بەستە و ئەو جەماعەتیمان کرد کە ساڵی داهاتوورێکێک من لەوانە بەڵێ ئیتر زۆر زۆر خۆش بوو کە دانیشتین سێری سەر ستێجمان کەوتمان هیچ قورس نییە ئێمەش لە پەیمانگای سلێمانی بووین وای نۆت ئەتوانین ئێمەش ئەو خەونەمان بەجێبێنین ئەو خەونەمان بەدی بهێنین کە بۆ نمونە ئەوان توانیانە بەشێکی تووبی بێنین ئێمە توانین بەشی قانون بێنین بۆ نمونە ئەوان توانیانە بەشی تووبی بێن بۆ ساڵی دوایینتر الحەمدولیلا ئێمە بەو تامەزروێ توانیمان بچینە سەر ستێجەکە ئەوش بە سپاسەوە سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ خانەوادەکەمان کە بەجددی زۆر زۆرمان دوو بوون لەگەڵمانە ئەتوانم بڵم زۆر قورسە چەندێک خوێندکارێک لە پۆلی دوانزە بێ خێزانەکەی ئەو نەپێوەمان دووە بێ جا با نەڵێن هەر هەمومان دوو بوونەکە هەر لەسەر تەلەبەکە خۆیەتی بەڵام بە دڵنیایی خێزانی ژۆڵێکی گرنگی لەسەر ئەو کەشێکە بۆ ماڵەوەی ڕەخسێنە بۆ نمونە نەخۆشێکە بێت ماندووبوونێکە بێت میوانێکە بێڵێت خوا تەلەبی پۆلی دوانزەم هەیە بەجددی ئەوانە شۆڵێکی گرنگیان هەیە دەستخۆشی لە هەرمیانەکەم زۆر خۆشەکە خەونەکەی خۆ ئەڵێ ئەگەر خۆمان ئەگەر سێری سێبەری خۆمان بکەین لە دەمە و بەیانە ئەو سێبەرەکەمان کوردە بەڵام لەخۆر ئابوو ناسێری بکەین
سێبرەکەمان ئەبینین کە چەنێکشا بە دڵنیای ئێمەش کە هەمومان بوونی خەونێکمان هەمومان خەونمانە بینی کە ببینە یەکێک لەو خوێندکاران کە نمرێکی بەرزبین بە ئامانجەکانمان بگەین بەڵام لەکوێ کاتێک کە دەستێ پێکرد ئەو زۆر زۆرورە کە دەستێ پێکرد زۆر و بە جوانی دەستی پێ بکەیت تاکو ئەو سێبەرە درێژەی خۆ ببینین بە ئەکیدی کتابتایەکەی ئەو سێبەری خۆ بە درێژی ببینین وەکوە ئیتر تۆ سەرۆکی هەموو جیهان بیت ئەو زۆر خۆشە ڕاستە دەسەکانە خۆش بێت. گەشتمە پرسیاری کۆتایی بۆ کۆتایی پێهێنم لە هەر سێکتان ئامۆژگاریتان چێ بۆ خوێندکارانەی کە لە پۆلی دوانزەن و ئەچنە پۆلی دوانزەم. وەڵاهی من با پێش ئەو ئامۆژگاریە شتێک بڵم بەڕاستی لە دڵ ماما بووە. ئەو کاتێک کە لای مامۆستا سامان بووم هەموو جارێک من مامۆستا سامان دایمە بۆیە بۆ من تایبەتە و بۆیە ئەو خەوەشم بینی پێوە قەت حەزم ئەگەر نمرەی نزم ینی پێم غەدر بوو من نمرەی نزم ببینم ئەنی من تەلەبەی و مامۆسڵام بەغەدرم ئەزانی کە ینی نمرەی نزمی بۆ بهێنم دایمە حەزمەکە لە شوێنی بەرزا بێت. جار لەم ماوەی ڕابردۆشە مامۆستا ڕێبینی کیمیام لە بازار بینی و خۆم چوومە بەردەمی مامۆستا چۆنی باشی ئەوی ماشڵە ئەوە تەلەبە هێت بۆ لای من خۆم یەکسەر پێناسا مامۆستا من تەلەبەی تۆ بووم لەو ساڵەیە تەلەبەی تۆ بووم لە پەیمانگای سلێمانی ئەلحەمدولillah ئەو دەرەجەم هێنا ئەلحەمدولillah ئێستا لەو بەشەم و ئیشی تیا ئەکەم ینی زۆر هەم بۆ من خۆش بوو هەم هەستم بە شانازیە کرد لە مامۆستاکە ئەبینی تەلەبەی وای پەروەردە کردووە لە پەنا ئەو خوێندنەی کە پێیان ئەبەخشین بەڕاستی پەروەردەیشی ئەکردین ینی هەر خوێندنەکە نەبوو پەروەردەیەکی وای ئەکردین هەم بە قسە هەم بە ئامۆژگاری بەڕاستی هاندەرێک بوو ینی من ئەڵم ئەوی بێتە پەیمانگای سلێمانی لە ڕووی ئەخلاقیشە و لە ڕووی تربێتیشەوە ینی کەسایەتێکی زۆر کەسایەتێکی جیاواز هەیە بەڕاستی هەموو ئەوانەی کە لە پەیمانگای سلێمانی هەستەکەم لە ڕووی دەرەجەوە و لە ڕووی تەبیعەت و چۆنڵی پەروەردەشە و جیاوازی بەڕاستی جیلێکی ئێستا توان بڵێم لە زۆر شوێنە پەش و بڵاو بووینێتەوە ئەلحەمدولillah چەمکی زۆر باشمان گرتووە لە ناو کوردستانە شوێن دەستمان دیارە ئەتوانم بڵێم ڕاستە پۆلی دوانزەشمان تاو کردووە ئەم دەرجێ بەس بۆ مەحەد و زانکۆ ئەو شتانە نییە کاتێک کە من تاوام کرد و بەشەکەم یەکلایی بۆیەوە کە ئەچتە بەشەکان و هەمووی بەشەکانی نزیکە بەڵام ئێستاکانە ئەگەر دیقەت بدەین سکۆلەرشیپ زۆر هەیە ئەوەش دەورێکی زۆر گرنگیە هەم دیسانە گەڕێتەوە بۆ پۆلی دوانزە ینی ئەوە ڕۆڵێکی زۆر گرنگە هەر نەڵێن بۆ پۆلی دوانزە گرنگە ئەو نمرەیە بۆ وڵاتەکان گرنگە بۆ سکۆلەرشیپی هەرچی شوێنە یەکەم جاڵی پۆلی دوانزەکە و چۆنە ئینجا ئایتە سەر زبان و ئەلحەمدولillah ئەو شتانە هەمووی لە پەیمانگای سلێمانیا مەوجودە. سەبارەت بە ئامۆژگاریەکەشم بوو تەلەبە بەڕاستی وەکو خۆم چکە خۆم پێیا تێپەڕیوم هەست ئەەکەم هەرچی تەلەبێ ئەزمموی پەیمانگای هەبێت و گرنگی شەبزانە چ پەیمانگایە کەڵە بژێت تەنها خوێندن نەبێت با لە ڕووی دەرونیشەوە بەڕاستی یارمەتی دەری ببێت بزانێت کوێ هەڵ ئەبژێرێت لە پاڵ ئەوشا با گرنگی بەوە بدات کە خۆی لەبیر نەچێتەوە و قسەی خەڵکیش بەڕاستی کاری تێنەکات ئەم ئامۆژگاریان ڕاستە شتی زۆر زیاتر هەیە بەڵام ئەم شتانە زۆر گرنگە هیوادارم تەلەبەکان گوێمان لێ بگرن لەم شتانە و خۆشیان بەڕاستی بیر نەچێتەوە ئەوە زۆر بەلای منەوە گرنگە خۆش وەڵاهی ئاخرین ئامۆژگاری منیش بۆ خوێندکارانی پۆلی دوانزەم ڕاستی هەوڵ بدەن خۆیان بەتەواتی ماندوو بکەن بۆ ئەو بابەتانی کەتیایان بەڵام نەکەم ژیانیشانی بخانە سەرۆک و لە سەرەتا ئەوتمان و ڕێز لەو کاتە جوانە بگرن چونکم ئەو کاتە ئەبێتە دیاریکردنی دکتۆرە ئایا محامیە ئایا هەر شتێک لەو کەسە ئەکادیمیانەی کە ئەکرێت ئاندەیە بۆ وڵات دیاری بکات من ئەتوانم دەست بخەمە سەر ئەو قسەیەش کە ئەو هەوڵی ئەیدەن لە دو ڕۆژە هەر شتێکتان بەدەستهێنا خێزانەکانتان لەبیر نەچێت و هەوڵ و ماندووبوونی خێزانەکانیشتان لەبیر نەچێت چونکە لە کۆتاییە هەمومان کۆمەڵگەی کوردەواری سپاس بخوا هەمووی لەناو خێزانی خۆیەتی و لەناو خێزانە پەروەردە ئەبێت بەڕاستی خێزانیش بەقەدەر تۆ سترێسە بەقەدەر تۆ مشەوش و هیلاکی ئەوەیە کە تۆ لەو حاڵێکی بەڕاستی ئەڵم دوای تاوبوونی ئینشاءالله ساڵی خوێندنەکەشتان
ڕەچاوی تەواو و دڵسۆزی خۆتان بۆ خێزانەکانتان بە هەمیشە لە دڵتانە بێت و سپاس گوزاری تەواتی خۆشتان بۆخوا دەربڕن هەموو شتێک پێش هەموو شتێک کە هەست بێت بەنای خۆ دەست پێکەوە بەنای خۆش کۆتایە پێوێنە خی گەورەتان هەمیشە لەبیر بێت بەڕاستی ئەمە گەورەترین و جوانترین بەڕای من قسە وتەن کە وەری بکەیت بۆ کاتی خوێندن نەک بۆ کاتی خوێندن بۆ ئەو کاروانەی کە هەتە لە ژیانتا بەڕای زۆر زۆر پێویستە. خۆش بێت خەنگیان فەرموو. سەوار بە ئامۆژگاریەکانم وەکو ئەوەی کە ڕەنگ ئێستا ئەو خوێندکارە بە ڕێزانە یان بۆ منە هەر کەسێکە ئەلان شاشە جوانەوە ئەمان بینێت بڵێ وەڵام خوان تایان کردوخوان بە ئامانجەکانیان گەشتون دانیشن قسەی زر بۆ ئێمەکەن نا بە دڵنیایی وانە دڵنیا بن ئێمەش ڕۆژانێکی زۆر زۆر سەخت ڕۆژانێکی زۆر زۆر پڕ نەهامەتی و پڕ ئاڵنگاریمان بەڕێکرد هەتاکو توانیمان ئەو دەرەجە بەدەستبێنین هەتاکو توانیمان ئەو نمرێ و ئەو ئامانجە بەدەستبێنین کە خۆمان هەوڵمان بۆداوە و ویستوشمانەکە بەدەستی بهێنین بەڵام بە دڵنیاییەوە ئەڵێم کە هەرچەنە خۆمان دوو بکەیت دڵنیا بە دڵنیا بە ئەگەر بۆ کوردواری زۆر جان لە چەپڵە بەیەک دەزێ نادرێ هەرچەند خۆمان دوو بکەیت بەڵام ئەگەر ئایندێکی ناڕوونە هەبێت ئەو کاتەوە هیچ کاتیەک ناگرێتەوە بۆ نمونە من زۆر ڕەنگە خۆم بتوانم لە ڕێگەی ماڵەوەمە یان لە ڕێگەی هەر شتێکیەوە بێ بڵام وەڵا بۆ ساڵی داهاتوو خۆم فێرەکەم لەگەڵ یاڕۆم خۆقی چێکە با من کۆرس وەرنەگرم با من نەچمە پەیمانگە بەڵام بە دڵنیاییەوە ئەڵێم ئەگەر تۆ باری مادیت سپاس بەخوای گەورە لە تواناتە چەنێک بە خزمەتی چەنێک بە هەوڵ و کۆششیت بۆی ئامانجەکە بەدی بێنی تکایە کەمێک لە کاتی خۆ بگرە کەمێک لە داهاتی خۆ کۆبکەرەوە لە بەرۆی کۆرسێکی بۆ نمونە کۆرسێکی وەک ئەم مامۆستا بە ئەزموونانی پەیمانگای سلێمانی وەربگریت چونکە بەجددی لێی پەشیمان نابیتەوە بۆ لە بەرۆی ئەندەسانی بۆ ئەوی کە چەپڵەکەی پێ لێ بدرێت یارمەتی دەرە ئەبێت پەیمانگای یارمەتی دەرە ئەبێت لە وەربەرەی کە بتوانی خەونەکە بەجێ بگەێنی سەبارەت بە ئەوەیشی کە ئامۆژگاریەکە بیایی بۆ وەکو کۆتاقسەی بۆ خوێندکارانی پۆلی 12 بەجێ بێڵم بۆ ئەو خوێندکارانی بەتایبەتی ئیمساڵ پۆلی 12یان بۆ نمونە ئەو خوێندکارانی کە لە قۆناغەکانی داهاتوو ئەبنە خوێندکاری 12 خی گەورە یارمەتی دەری هەر هەمویان بێ بە ئەمانە ئیم ساڵی شوانی ساڵی داهاتووشمانەوە بەڵام ئەمە وەکو ئامۆژگارێکی بچوو لێم وەربگرن خۆتان نەزانن ئێمە لە ساڵی 2026 ساڵێکی تاو و پرۆفیشنال و پێشکەوتووە با نەڵێن وەڵا موبایل بەکار ناهێنین سوۆشیال میدیا بەکار ناهێنین نا وانە ئەوشتە بۆم سەردەمە نابێت بۆ سەردەمە نابێت بۆ هەدەی کە باسمان کرد بە ئەکیدیت نەبێتە ئەوەی کە تۆ کاتی خۆتی لێ بەفیڕۆ بدەیت ئێمەش بەکارمان هێناوە بەڵام ئەتوانین لە ڕێگەی چەناڵی یوتیوبەکانەوە بتوانین زۆرترین بابەت بۆ نمونە ئەو ڕەنگە مادیەن ئێمە توانامان نەبێت کە کۆرسێکی بۆ نمونە کولفەیەک وەربگرین بەڵام خۆ وەکو پێویستی وەکو پێویستێک ئێستا پێویستمان پێێتی کە ئینتەرنێت ڕۆژانە بەکاربین ئەتوانین لەبری ئەوەی ئەو پارەی کە سەرفی ئەەکەین بۆ منن ئەگەر نەتوانین بیدەین بە کۆرسێک لە ڕێگەی ئەو ڤیددیویان لە ڕێگەی ئەو بابەتانێک کە لە سوۆشال میدیاکانە بڵاو بێتەوە تۆ وەکو کۆرسێک سوودی لێ ببین بۆ ئەگەر کۆرسیشە وەرنەگرت کای هەڵ بدە بناخەیەکی باش بۆ خۆ و بناوانێکی باش بشێلە ئەنجاکانە دەست بە ساڵێکی باش بکە دەست و چاوتان خۆش بێ گەورەتان کردم سپاسم دەرفەتە خۆم زۆر زۆر لێ بینێ و کۆی کە خوێندکاریش نیم و واخڕێکە تاوێکین بەڵام ئیتر ئومێد دەکەم بێتە جێی ڕەزامەندی و سود بۆ خوێندکارانێکی گویان لێ کردوین زۆر زۆر دووبارە بەخێر بن سپاسمان بۆ پەیمانگای سلێمانی زۆر سپاس بۆ ئەم پۆدکاستەش کە دوای ئەما زۆرەی بڵێم 5 بۆ 6 ساڵ قسوورێکە کۆکردینەوە زۆر خۆشحاڵ بووم ببینین هاوڕێیانیش دووبارە هاتینەوە ئێرانە یادگارەکانمان هەمووی هاتەوەیان بێزۆبێت ئێستا الحەمدولیلا لە ڕێگەی پەیمانگا توانم بڵێم ئەگەر ئەو هاوڕێتیەکەمان زۆر بوون ئەگەر بڵین خەستخانەیە یان بۆ نمونە حکوومەتێکی بچێک بۆ خۆماندا مەزەین ئەتوانین بۆ لەبەرەی لە ڕێگەی پەیمانگای سلێمانی هەموومان لە پەیمانگا کۆبووینەوە هەمومان فڵدی جیاواز بەشی جیاوازمان دروست کرد بنیادماننا بۆ نمونە هاوڕێکانمان لە هەندەسا لە بەشی بایۆلۆجی لە بەشی دەرمانسازی لە قانون لە ئینگلیزی توانیمانە کۆمەلگایەکی بچوو بۆ خۆمان دروست بکەین ئەگەر ئینشاءالله پێویست بوو خۆمان کۆمەلگایەکی وەکو سەرکردێکی پێشکەوتوو لە ڕێگەی پەیمانگای سلێمانی و پێشکەشیان بکەینەوە زۆر زۆر ڕاستە دەست و چاوتان خۆش سپاس بۆ هەموو زانیاری و ئەزموونانی کە باستان کرد لێرە لەگەڵ ئێمە لەگەڵتان هاتمە کۆتایی پۆدکاستی ئەم جارە بە هیوان ببێتە هۆی جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک و خواتان لەگەڵ ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرە ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی